ڕۆژە ئازاری زۆرە زۆر دەرسی دەرمانی بەکارینە دەست خۆش بکە ئازارەت لێ کردو عملیاتی کرد دەست خۆش بی مەمنونی ئەوە نمونەیدا چ کاروانیەوەی ئاخر عملیات کە ژانێکی زۆری هەبوو زێوماوەت بەهشتە ئینشاءالله دەست خۆش بکە لێ خەڵچینە بەشداری مهێرەبانی بکەن مهێرەبانی فەقیرانە ئەوەی پارەی هەیە لۆی دەکەین ئەوەی پارەی نییە لە خزمەتیدا دەبین لێ بە هەمووان بێن بەرنەو خەستەخانەی پشکە خێرەکان بکڕن بەشی خێری زیاد بکەن تاوەکو دڵیدا چ کاروانی و ژانی کاروانی لا بچیتن و هەزاران نەخۆش ئیسفاد دەکات ئازارکی زۆری و بەس لۆی بیگیان دەدەرێن بەبێوی زۆر ئازاری هەبوو دەست خۆش لێت مەمنون ئەها بزانە داکەک دە ڕۆژ دەبینی مندارەکەی ئازاری هەیە کە هات هەر ئەو ڕۆکە هات یەکسەر گوتم ئەوە بەردەکە گیر بۆ عملیاتی لۆ دەکات تەمام بەس بەو برسێتیەی بە ڕۆژیش دەبوو لێیەکە ئێرکانەماری هەژارانە ئەوەی بەشداری بکاتن ئەمەش خزمەتی ئەو نەخۆشانە دەکەین تا خی گەورە هێز و تااقەتی دابیتین عملیاتیان لەبۆ دەکەین دەستی خۆمان دەکەینە خێر ئەم گۆش پارەکانی خۆتان بکەنە خێر وەرن بە هەمومان با خزمەتی خۆمان بکەین مهرەبانی هەمووانە لە هەمووانە مهرەبانی پێشەنجی دەمینێتەوە چونکە بە خۆتان دەزانن چەند تاوەکو ئەو هەورێر هەبی ئەو خەستەخانە هەبیتن بەردەوام خێری تێدا دەکرێتن خی گەورە لە هەمومان قبول بکاتێن دڵیدا چ کاروانیشمان خۆش کرد بە شەو مبارەکەی ئازاری کاروانیشمان لادا